بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وعلى آله وصحبه وسلم. برزان وخۆشەویستان، السلام عليكم ورحمة الله وبركاته. خۆشحاڵم لە بەرنامەی کانیاوی ڕەحمەت دووبارە بە خزمەت بەڕێزتان دەگەمەوە بە ئومێدی ئەوەی کەوا بتوانین شتێک پێشکەش بکەین سوودی بی لە بۆ خۆمان و لە بۆ بەڕێزتان. بەڕێزان و خۆشەویستان، فەرمودەی ئەو جارە کە ئاماژەی پێ دەکەین لە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە صحیحی مسلمدا هاتووە لە عەبدوڵای کوڕی مەسعود ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بی. دیارە ئەسحابەکان زۆر جار دانیشتن لە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم بە نەوعێک لە ئەدەب و لە شەرمەوە گوێیان ڕادەگرت بزانن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چی دەفەرمێ. ئەو قسانەی ئەویان وەردەگرت یەکسەر لە ژیانی ڕۆژانەی خۆیاندا جێبەجێیان دەکرد. لە حاڵەتێکدا کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئامۆژگاری بکردبان ئەو کردەوەی بکەن، یەکسەر پەلەیان دەکرد لە جێبەجێکردنی ئەو کردەوەیە. لە حاڵێکی دیکەدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەر بیفەرموو بە ئەو کردەوەی نەکەن، لە ژیانی خۆیاندا لە مێشتی خۆیاندا دەیان سڕیەوە. یعنی جارێکی دیکە ئێمە نێزیک ئەو جۆرەشتە ناکەوین کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاگداری کردینەوە کاوە سیفەتێکی خراپە ناشیرنە مەیکەن. جا بەڕێزانم، یعنی بەڕاستی ئەگەر دەتەوێت جوان گوێ لە قسەکانی پێغەمبەر ڕابگری صلی الله عليه وسلم، ئەسڵ ئەو هایە کاتێک دەڵێن محەممەد المستەفا صلی الله عليه وسلم وای فەرموو، لۆ وای فەرمۆلۆی ئەتوو بەگوێی بکەی، قسەکەی وەربگری، لە ژیانی ڕۆژانەی خۆتدا جێبەجێی بکەی، مادام ئەو فەرمووی خراپە، ئەو وەما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى، ئەو بە ئەمری خوا ئەمری پێدەکا و فەرمانی پێدەکا، قسەکانی ئاراستەی ئێمە دەکا. ئێمەش دەبێت کەسی تێگەویستی و بووین لە ژیانی ڕۆژانەی خۆماندا جێبەجێیان بکەین. جا ئەگەر شتەکە بەوە بوو کردەوەیەک ئەنجام بدەین، بیکەینە سیستەمی ژیانی ڕۆژانەی خۆمان. ئەگەر لەو شتانە بوو کە نەیکەین، لای بدەین. خەڵکی جاهیل و نەفام و گوناحبار و خراپە کار دەچی ئەنجامی دەدا، ئەوانە لۆتو قدوەنینە. قسەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە بۆ تو پێشەنگە، چاوی لێ بکەی و بەگوێ بکەی، نەک کاتێک کەوا باتیل و گوناح و خراپە زۆر دەبی وابزانی خەڵک لەسەر حەقن لێ ئەو شتانە ئەنجام دەدەن. قسەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە کۆمەڵێک لە ئەسحاب لە دەوروبەری پێغەمبەر دانیشتون صلی الله عليه وسلم گوێیان گرتو بزانن محەممەد المستەفا صلی الله عليه وسلم بە ئامۆژگاریە کورتەکان، یعنی چونکە قسەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کورد بوو بەڵام مانای زۆری هەبوو. چ دەڵێ عەبدوڵای کوڕی مەسعود گوێی ڕاگرتووە، یەکێکە لەو سەحابانەی کە بەخۆی لە ناو مەجلیسەکە دانیشتێ کە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم لا يدخل الجنة من كان في قلبه مثقال ذرة من كبر. ناچیتە بەهەشتێ ئەو کەسەی بەقەدەر یەک مسقالە زەڕە تەکەببوڕ و خۆ بە گەورەزانینی لە ناو دڵیدا هەبیت. لێرە تەماشاکە بەڕێزان، دەفەرمێ مثقال ذەڕەتین، بەخۆی زەڕە شتێکە، هەندێکە فەرمونون گچکەترین شتە و هەندێکە فەرمونون کە ڕۆژ لە غورفەیەک دێتە ژۆرەوە هەشت پیشانەدا و چەند سووک و بێبەها و گچکێ ئەوەیە، ئەوزە یەک مسقال لەوە تەکەببوڕی لە ناو دڵیدا هەبی، دەفەرمێ ناچێتە بەهەشت. ئەو قسەی پێغەمبەر صلی الله عليه وسلم تەئسیری هەیە، کاریگەری هەیە. ئەسحاب کە دانیشتون گوێیان لێ ڕاگرتووە، پێیان خۆشە پێغەمبەر صلی الله عليه وسلم تەوزیعێکیان لە بۆ بدا، ڕوونکردنەوەیەکیان بداتێ کە یعنی شتێک لە ناو دڵماندا هەبی لە تەکەببوڕ و گەوراتی ئەگەر چی گچکەش بی ناچێ بەهەشت. نەخێر، پێغەمبەر وای فەرموو صلی الله عليه وسلم. بەس لێرە نوقتەیەک ئاگادارن بەڕێزە، معنەوە نیە کافر دەبی یان هەر ناچیت. یعنی وەکو زانایان نەفەرموون
ئەو ئینسانە ئەگەر خوا عەفوی نەکات لەو کردەوەی کەوا هەیتی هەتا نەستە ناو ئاگری جەهەنەم ئەو ئینسانە ناچێت لە بۆ بەهەشت. چکەوە تەکەبوڕ یەکە لە گوناحە کەبیرەکان، گوناحە گەورەکان. یەکێ لە ئەسحاب کە لەوێ دانیشت بوو عەبدوڵڵا ناوی ناینێ دەفەرمێ قالە ڕەجوڵ، پیاوێک فەرموویە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گوێی ڕاگرتووە کە محەممەد المستەفا وا دەفەرمێ بەگوێی بکە، بەڵام دەفەرمێ ئین الرەجوڵ يحب أن يكون ثوبه حسنا. ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پیاوە ئەوێت جولکەکەی جوان بێ، ونعله حسنة، دەفەرمێ دەیەوێ پێڵاوەکەشی ئەو نعلەی لەبەڕی دەکا ئەویشی جوان بێ. یعنی کەواتە ئەوە تەکەبوڕە ئەگەرە من جلو بەرجی جوانم لە بەرداوی پێڵاوی جوانم لە بەرداوی و خۆم کەشخە و ڕێک و پێگیە خستوی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چەند بە جوانی ڕۆحمان بە قوربانی بی، چەند بە جوانی تەوزیحمان لە بۆ دەدا، چەند بە جوانی ڕوونکردنەوە ئەدا. والله ئینسان جاری وا هەیە کە تەواو تێکەری مەقامی پێغەمبەری صلی الله عليه وسلم تەماشای دەکە هەر بەس قسەکانی، یعنی تۆرە ئەو قسانە ئەوەندە شیرن بی، ئەوەندە خۆش بی، ئەوەندە ئوسلوب جوان بی، ئەوەندە دەمپاک بی، دەچوو لە خزمەتی دابیت دەبی، یعنی چەند مەحەبەت و خۆشەویستیت لە بۆی هەبیتن. یەکێ لە ئەسحاب فەرمووی یا ڕەسوڵ الله ئەگە جلوبەرگمان جوان بی، پێڵاومان جوان بی، یعنی ئەوەش تەکەبوڕە و ئیدیێمە ناچینە بەهەشت ئەگەر ئەو هابین. محمد المصطفى صلى الله عليه وسلم فرمي إن الله جميل يحب الجمال. خواي گەورە بۆ خۆی جوانە، يحب الجمال، جوانیشی خۆش دەوێ خوا. بەڵام بزانە یەک تعریفت لۆ دەکات لە بۆ تەکەبوڕ، پاشی محمد المصطفى صلى الله عليه وسلم کەسێک ناتوانێ ئەوها جوان پێناسەی تەکەبوڕ بکات. الكبر بطر الحق وغمت الناس. حەقی بەتاڵ بکەی و خەڵکیش بەکەم بزانی. ئەوە تعریفی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. شتێک کە پێت دەڵێن حەقە، دەزانی ڕاستیە، دەزانی تەواوە، دەزانی باشە، دەزانی خراپ نییە، الكبر بطر الحق، بەتاڵ یەکاتەوە، وەرناگری حەقی، ڕاستی وەرناگری، لۆ وەری ناگری. لۆ خوا باسی فرعونەکە وجحدوا بها واستيقنتها أنفسهم ظلما وعلوا. دەیزانی خوای گەورە فەرمی یەقینی هەبوو کە پێغەمبەر موسا ڕاستە عەلەیهی سەڵات وەسەلام، بەڵام خۆی بە گەورە ئەزانی زوڵمی دەکرد، نێویستدان بە حەق دابنێ. الكبر بطر الحق وغمت الناس، خەڵکیش بەکەم بزانی. یعنی لەژێر خۆدەم پیاوێکی گەورەمە و ئەوە چییە؟ یعنی ئەوە لە ئاستی مندانیە، ئەوەش لە مستەوای مندانیە، ئەوە شەهادەی وەچی من نییە، ئەوە دەوڵەمەندی وەچی من نییە، ئەو هیچ شتێکی وەچی من نییە. خەڵک بەکەم دەزانی. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکی تر دەفەرمێ، نێزیکە لەو فەرمودەیە کە تەفسیری دەکات زۆر بە جوانی، دەفەرمێ بحسب امرئ من الشر أن يحقر أخاه المسلم. بەسە ئەوەندەی بەسە ئینسان لە شەڕ و خراپە کە پێی بگۆترێ ئینسانێکی خراپ، بەس چونکە خەڵک بەکەم دەزانی، لۆ خەڵک بەکەم دەزانی، بەندەی خوددان، عەبدی خوددان، خوا دروستی کردوون، لۆ بەکەمیان دەزانی. جا ئەوە بەڕێزانم ئێستا ئێمە تەماشا دەکەین، دەگەڕێنێ سەر ئەو فەرمودەیە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئامۆژگاریمان دەکات، پێمان دەفەرمێ ئاگاتان لێبی نەچن لۆ بەهەشت، یەکێک لە سیفەتەکانی چییە؟ ئەو تەکەبوڕەیە کە هەتانە، ئەو تەکەبوڕی کە لە ناو دڵتاندا هەیە، خۆتان بە گەورە دەزانن. حەسەنی کوڕی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی بە ئەسپی دەڕۆی کۆمەڵێک فەقیر دانیشت بوون، نان و خێیان، نانی ڕق و خێیان لەکەم بوو، لە ئاویان دەنا و دەیان خوارد. فەقیر بوون. ئەویش بەوێن دەرداهات فەرمیان کوڕی کچی پێغەمبەر صلی الله عليه وسلم لۆ نایی دانیشی لە گەرمان بخۆی. ئیمامی حەسەن هاتە خوارێ لەسەر ئەسپەکەی، دانیشت لە گەریاندا، هەندێ نانی ڕق و هەندێ خەی خوارد.
لەگەرەوان ئەوەندێ ئاوی بەسەدا کرا خۆش بڕک بە زەحمەتە خوڕی خێ و نانی ڕق و هیچی لەگەر نەبی و بەس قەزدم لەوە دێ بەڕێزام بزانە ئەو پیاوە خۆ بە گەورە نازانی ئەوە چکە پەروەردەی دەست و خانەوادەی محەممەد المستەفا و دەستی فاتیمەیە دێتە خواری یەکسەر لەگەر فەقیرەکاندا دەنیشی دەڵێ ئەجەبتوکم من وەڵامین گۆم داوە هەستن ئەنگۆش وەڵامی من بدەنەوە دەیانبا لە جێگایەکدا دەنیشن خۆشترین خواردنیان دەداتێ ئەو زە فەقیرەکان بەڕێ دەکا لێرە مەبەستم پێچێ بەڕێزانم یعنی بەست تۆ تەماشاکە دەستەڵاتدارێکی متەکەبیر لموز برند لۆوا دەکەی خەڵکی فەقیر بەکەم تەماشای مەکە دوایە پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم ناچیتە بەهەشتێ ئەو ئینسانە والله چاوت بە بەهەشت ناکەوی دوایی ئەوەندە متەکەبیر مەبە ئەوەندە خۆ بە گەورە مەزانە هەندێک خەڵکی لە ڕێگایەدا دەڕوا دەبی تەماشا کە پووی بکەی لە سەرەوەکەی ئەوەندە لە موزی برندە سەلام لە کەس ناکە ڕووی خۆش نییە لەگەر کەسدا خۆی پێ گەورەترە لە عالەمێ دیوە خانی من دەبی بەس ئەشراف و پیاوی گەورە ئەوانەی تێدا دابنیشی سبحان الله ئەو مرۆڤە لەو ئەوەندە جاری وا هەیە ڕوو لەو سیفەتە خراپە دەکا کە خۆ بە گەورە زانینە خۆ دەشزانین ئێمە وەکو ئینسان بە خۆمان دەزانەگە یەکە خۆی پێ متەکەبیر بی خەڵک کەیفی پێ نایە وەنەبی خەڵک کەیفی پێ بێتن سیفەتی تەواضع و ملکەچی باشە ئەوە زیاتر خەڵک کەیفی پێ دێت کە پیشەی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم بەڵام تەکەبور پیشەی چێیە ئینسانە زاڵمەکان ئینسانە بێدینەکان ئینسانە خراپەکارەکان و هەخۆی پێ متەکەبیر و خۆی پێ گەورەیە هەندێک تەسەڕوفی خراپ و ناشریندا ئەنجام دەدات لۆی بەڕێزان پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەندەی تەحدید کرد فەرمووی مثقال ذرة من كبر بەقەد یەک مسقالە زەڕە تەکەبور لەناو دڵتدا هەبیتن لا يدخل الجنة لەگەر ئیمانداران و مسلمانان ناچێتە بەهەشت چاوەڕێی عقوبە بکە چاوەڕێی ئەوە بکە تەکەبور سیفەتی خوایە هی بەشەر نییە چی فەرموو پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەدیثێک کەوا قودسیە فەرمووی الكبرياء ردائي والعز إزاري فمن نازعني واحدا منهما ألقيته في ناري هەروە كل حديث صحيح داهات فەرمووی تەکەبور عەبای منە وعزت پۆشاچی منە هەر کەسێ خوای گەورە فەرمی منازەعەم لەگە بکە فڕێ دەمە ناو ئاگری جەهەنەم خۆ بە گەورە مەزانە ئەو تەکەبورە سیفەتی ڕەب العالەمینە بەڵام هی ئینسانەکان ئەبێ متەواضع بن مولکەج بن لەگەر یەکتریدا لۆی پێغەمبەر صلی الله عليه وسلم تەحسین بانەکە کورە ئەخر نابی بەقەد مسقالە زەڕەیەکیشدا تەکەبورت لە قەلبیدا هەبیت ئەو سیفەتە فڕێدا ناشیرنە هی ئینسانی خراپە تۆ ئینسانێکی ئیمانداری مسلمانی تەماشا پێغەمبەر کە صلی الله عليه وسلم سبحان الله لە هەموو دنیا سەرکردەیەکت بەدەست دەکەوێ هەموو ڕۆژێک 5,000 نوێژی بەخۆی لە مسلمانان لە مزگەوتێ کردیا هەموو هەفتەیەک بەخۆی ئامۆژگاری کردینە چ دەسەڵاتدارێکێ بتوانێ خەڵک بتوانێ یەکسەر بچی نوێژی لە دوا بکات هەرچوو بە مزگەوتێ نوێژێک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە تەواوی ژیانیدا بەخۆی پێشنوێژی کردێ لە بۆ سەحابەکان و بە تەواوی ژیانیدا بەخۆی خوتبەی لەو سەحابەکان داوە زۆر بە ئەتیادی دەتوانی بچی بیبینی دەتوانی بچی لەکنی دانیشی جێگای تایبەتی ئەو مزگەوت بووە کاتێ فەتحی مەکەی کرد پێغەمبەر صلی الله عليه وسلم 10,000 کەسی لەگەردا بوو کابرایەکیان هینا بەردەستی پێغەمبەر صلی الله عليه وسلم ها دەستی دەلەرزی ینی لە ترسان پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم هەون عەلەیک لەسەرە خۆ بە کابرا من کوڕی ئافرەتێکم لەو شارەدا گۆشتی لەسەر بەردی سۆر دەکردەوە ئاگری نەبوو لە ماڵی ئەمن کوڕی ئەو ئافرەتەم جا کابرا تەبیعی بۆ و هادی بوو جا تەماشاکە کاتێک کە ئەو سەحابیە پێی دەفەرمێ ئینسان پێی خۆشە چلوبەرجی جوان بی و پێڵاوی جوان بشتی جوان لەبەر کا دەفەرمێ ئین الله جەمیل یحب الجەمال خوا جوانە شتی جوانی خۆش دەوێت واللهی سەیرم پێدێ لە مسلماناندا ئێستا تەماشایان دەکەێت جاری وا هەیە شپڕزە ناشیرن بۆ ناخۆش بابە و کەنجی سیفەتی مسلمانە
إن الله جميل خوا جوانە شتی جوانی خۆش دەوێ شتی جوان لە ماڵەکەت بکڕە شتی جوان لەبەر بکە شتی جوان وەر بکە ئەلەو نیتاقا هەد بوو بیکە نەد بوو سەبر بگرە سیر لە کەسێکدا نییە کە نیتی سیر لە کەسێکدا هەیتی شەپڕێوە بە کەلگنایە خوا جوانە شتی جوانی خۆش دێ شتی جوان لە ماڵەکەت دانێ شتی ڕێک و پێک لە ماڵەکەت دانێ گۆڕانکاری بەسەردا بینە خزمەتی ئەو ماڵە بکە جوان کە ئەو ماڵە خوا خۆشتی دەوێت ئین الله جەمیل یحب الجەمال خوا کەیفی بە هەموو شتە جوانەکان دێ بەس تەبذیری تێدا نەبی ئیسرافی تێدا نەبی بەڵام هەرچی شتێکی جوانە لە جلوبەرگ لە ناو ماڵ لە شتێکدا لەبەردەستتدا هەبێ خۆت جوان کە خۆت کەشخەکە خۆت ڕێک و پێککە خوا پێی خۆشە ئەگەر عەبدێک نیعمەتی بەسەردا کرد ئاساری نیعمەتەکەی بەسەریەوە دیار بی خۆت بە فەقیر نیشانە دەی و بە دەفتەر دۆلارت لە مارێدا هەبیتن لوا خۆت زەلیل دەکەی لوا خۆت ناشیرن دەکەی شتێ لەبەر کە لایەقی خۆت بی جوان بی کەشخەبی ڕێک و پێک بی ئەو شێوازە جا زۆر جار موسڵمانان مثال بۆ دەین واتە عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی جلچی لەبەر بووە پینەی لەبەر بووە ئەو بەتوڵی عومر نەبووە ها تا تەمەشا کتوبی تاریخە ئەو کاتێک کە نەیبووە ئەو هابووە ئەو کاتێک کە هەیبووە جلکێکی جوانی لەبەر کردیە ڕێک و پێچی لەبەر کردیە ئەو حەسەنی کوڕی مامی عەلی کە گوتمان ئەوەندە پیاوێکی متەواضع بوو دەڵێت جارێک جلکێکی کڕی بمئەتی ئەلفین بە 100,000 درهەمی ولا يرد سائلا ئەگە کەسێکی فەقیری شاد با بەردەرگەی ڕەتی نەدەکرد جلوبەرگ کڕین و جوانی و کەشخەیی و پاک و خاوێنی ئەوە لە ئیشی گەورەی ئینسانی ئیماندارە و ئینسانی چاکە کارەکانە باشە یعنی ئینسان دەبێت ئابە و شێوازە تەعامل بکە لەگەرەوەی کە لەبەردەستیدا هەبوو پاک و خاوێنی و جوانی و نەظافەت بەڕاستی ئەوە ئینسانی جوان دەکە کەشخە دەکە لە بۆ هەردوو کەسەکە ئیبن عەباسە مزارەی فەرموو من تەڵەب لە خێزانم ناکەم خۆی زۆر جوان و بۆن خۆشکە لە من لەبەرەوەی هەر ئەوەندە داوای لێ دەکەم بەقەدەر ئەوەندەی ئەمن دەتوانم لە بۆ ئەویش بکەم ئەمیش لۆوی بکەم نابی ژنەکە کەشخە و ڕێک و پێک بی پیاوەکە بۆ زوو ناشیرن و ناڕێک بی یان بە پێچەوانەوە ولهن مثل الذي عليهن بالمعروف دەبێ وەکو یەک بن جا لە کۆتاییەکەی حەدیثەکە سبحان الله کە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ خوا جوانە و شتی جوانی خۆش دەوێ بەڵام ئەفەرمێ تەکەبور چ دەکا سیفەتشی ناشیرنە تەکەبور کە حەقی بەتاڵ دەکاتەوە دان بە حەق دانانێ ئێستا یەک نمونە لە سەرەندە بەڕێزان جاری وایە پێڵێ دەڵێ کاکە ئەو میراتە خوا لۆی دانێ هەر ئەوەندەیە پێ ڕازی نییە حکمێتی کە دەستە بەردەستی کەسێک کاکە ئەوەندە حەقەت هەیە نەخێر قبولی ناکەم قبولی ناکەی با قیامەت دابێ ئەتو لەوێ خۆت دەبینیەوە وەڵڵاهی بەڕێزانم هوردت دەکە لەگەڵێدا دەبێ زۆر ئاگاد لە خۆ بی لەوێن دەر نەواستە دەخوا ناحوجە دەخوا کە بێتن حوجەی باتیل نەقسەیەک دەخواتن کە دەلیلی لەگەر نەبیتن چ جوابە دەیەوە پێیان گوتی و حەقەیتونیە کو وەردگرت کو حەقی خەڵکت برد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی هەر کەسێ ماڵی خەڵک بخوا بە سوندی درۆ سوندێکە خوا ماڵەکەی دەکاتەی خۆی فەرمووی فقط حرم الله عليه الجنة وأوجب له النار واجب دەبی بستەنەوە ئاگری جەهەنەم و بەهەشتی لەسەر حرامە بی فەرمیان یا رسول الله ئەگەر ئەوە شتێکی گچکە بوو فەرمی ئەگەر دار سیواکێکیش بی سیواکێک بینە بە سوندی بە درۆ بیکە ماڵی خۆت فەرمی حرم الله عليه الجنة ئەلا بێ ئێمە تۆزێک ترسمان لە دڵیدا هەبیتن بەڕێزان کو حەق بەتاڵ دەکەیەوە کو کە شتێک زانیتی تونیە دەیبێ لە مقابلی چەو حەقە بەتاڵەکەی مەگەر گوێت لەو قسەی پێغەمبەر نەبوو صلی الله عليه وسلم تازە دڵێ خۆ بە گەورە زانین و تەکەبور ئەوەیە کە تو حەق بەتاڵکەیەوە وە خەڵکیش بە کەم بزانی بەندەکانی خوا بە کەم مەزانە خوای گەورە کە دەفەرمێ یا ئەیها الذين آمنوا لا يسخر قوم من قوم عسى أن يكونوا خيرا منهم گەمە بە کەس مەکە لەوانەیە ئەو لەکن خوا لە تو باشتر بی ولا نساء من نساء عسى أن يكن خيرا منهم
ئافرەتیش گەمە بە ئافرەت نەکە لە بەرەوەی گەمەی پێ دەکەی لەوانەیە ئەو لەکن خوا لە تو گەلە باشتر بێ. ئەوە تەکەببوڕ تو عالەمێ بەکەم بزانی تەماشا بکەی ئەتو چت کردێ لۆ خوای خۆی گەورە دەکا. بەڕێزانم جاری شتی لای خوا هەر باز مەکەنەوەی کردیتانە بەتاڵی مەکەنەوە هەری گرن لۆ لای ڕەب العالەمین هەر وا بزانە هیچت نەکردیە هەر هەموو شتەکانی لە دنیا ئەنجامی دەدەی شایانی ئەو هەموو نیعمەتەیە کە خوا بە توی بەخشیە لۆی قەت تەماشا بەندەکانی خوا مەکە بە چاوێکی نزم بە چاوێکی سۆس بە چاوێکی ڕەحمەت بە چاوێکی شەفەقەت بە چاوێکی جوان تەماشا ئینسانەکان کە و بیان بینە بە چاوی کەم تەماشا خەڵک مەکە لاو لەقەم لە خەڵک مەنێوە ئیهانە بە خەڵک مەکە کەسێک شاگردە لە بەردەستتدا ڕەزیلی مەکە قسەی پێ مەڵێ ئەویش بەندەی خوایە ئەو حەزی لێ بوو ساحیبی مەعمەلەکە باو ئەتوو لە لای شاگرد بای ئەو ڕووخوا فەزلی لەگەرە تو کردیا لۆ ئیهانەی دەکەی لۆ قسەی ناشیرنی پێ دەڵێ لۆ حەقی نادەی ئەوانە هەموو خۆ بە گەورەزانینە دەسەڵاتم هەیە و توانام هەیە و حەقت پێ نادەم ئەدی کە قیامەت داهات خوا دەسەڵاتی بەسەر تودا هەیە کووتە و حەقە لێ وەردەگرتەوە دەبێ ئەوەت لەبەر چاویدا هەبێ ئەگەر وێرای ترست نەبوو پارەی خەڵکت خوارد بزانە ئەتوو لە ڕۆژی قیامەتدا زۆر خەسارەت من دەبی زۆر زەرەر دەکەی بەڵام ئەو وەختە پەشیمانیش دادت نادا بڕۆ گەردەنی خۆت بەوانە ئازاکە ئەوانەی غەدرت لێ کردوون و بەکەمت زانین و ئیهانەت کردینە ئەگەر نەماینە دوعای خێریان لۆ بکە سەدەقەیان لۆ بکە لۆی ڕۆژی قیامەت هەر ناشتێکت هەبێ بڵێ خوایە زانیمە غەدر و زوڵمم لە هەندێک عەبد کردووە و خۆم بە گەورە زانی و بەڵام دوای سەدەقەم بۆ کردوون داوای لێ خۆشببوونم لۆ کردن لە منیش خۆش بی و لەوانیش خۆش بی. زالۆی بەڕێزانم کورتەی مختصری ئەو حەدیسە کە ئاماژەمان پێ دەکا دوورکەوتنەوەی لە سیفەتی تەکەببوڕ و خۆ بە گەورە زانین و حەق بەتاڵ نەکەینەوە و خەڵک بەکەم نەزانین و بە چاوی کەم سەیریان نەکەین خەڵک هەمووی وەچی یەکە. پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم لا فضل لعربي على عجمي ولا لعجمي على عربي ولا لأبيض على أسود ولا لأسود على أبيض إلا بالتقوى. فضل قوري نية لعرب لو غير عرب لغير عرب لسر عرب لرش بيز لبو سبي بيز لسبي بيز لو رش بيز إلا بالتقوى إلا بتقوانا تقوى يا باش لضل الضاهي لكن خوا قال قوري قوري أوي كتو لكن خوا قوري بي لوی ئومێدەکەم ئینشاء الله خۆمان بەو سیفەتە جوان بکەین کە تەواضع و ملکەتیە دوورکەوینەوە لەو سیفەتە کە خۆ بە گەورەزانین و متەکەبیرە دانیش بە حەق دانەنین بە ئومێدیەوەی ئینشاء الله توانی بێتمان لە بەرنامەی کامیابی ڕەحمەتدا ئامۆژگاریەکتان بکەین سوودی هەبێ هەم لە بۆ دنیاتان هەم لە بۆ دوا ڕۆژتان. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه.